بڵێ بازارە لەمەوە دەست پێکەنمە چی ئامادەیەکەی؟ ئێستا لەفێ مریشکە ئامادەیەکەین مریشکەکەمان بە فڕ ئامادەکەین بۆ ماوەی 12 ساعت بۆ 13 ساعت لە ناو فڕنابێ بە خەڵوز ئامادەکرێ عنی جیا لەوەی کە بە غازیان بۆ نمونە بە کارەبایی ئامادە بکرێت. ئەمڕۆ خواردنێکی پێشکەشی مشتەرەکانتانەکان خواردنەکانتان جیاواز ئەمڕۆ؟ ئێمە لێرە مریشک و گۆشتەکەمان بە شێوازی لەفا پێشکەشی میوانەکانمانەکەین هەر وەکو ناساندنێکی چکە ئێمە خواردنەکەی ئێمە جیاوازترە وەکو لە ڕێستۆرانتەکانی تر و تاکیشە لە سلێمانیا. مشتەرەکانتان زیاتر حەزیان لە خواردنی چی داوای چیە کرد؟ وەڵا عادەتەن زیاتر گۆشتەکە زۆر تەڵەبی لەسەرە. بەلەفا حەزیان لێتی یاخود بە خۆی ئێستا لە ئیڤنتەکە ئێمە بە شێوازی لەفا ئامادەی ئەەکەین بەس لە ڕێستۆرانت لەگەڵ برنج و شلەیە ئامادەی ئەەکەین بۆ مشتریەکانمان. ساڵە خەرێکنەوە 3 ساڵە لە سلێمانیا. ئەمان ئێوە بەس گۆشتانەیە سنگشتانەیە؟ ئەمە مریشکێکی کاملە کە ئێمە لە ناو فڕنەکە دەرێنین بەدەست ئاوای لێەکەین چکە ماشەڵا مریشکەکەمان بە هێواشی ئامادە بووە عادەتەن دایمەن خواردن کە بە هێواشی ئامادە بێت جوانتر و خۆشتریش دەرەچێت. خواردنێکی پێشکەشی مشتەرەکانتانەکان لە ئیڤنتەکە بەس بە شێوازی لەفە هەمانە لەفەی گۆشت و مریشکمان هەیە بەس کاتی تر لە ڕێستۆرانتەکەمان گۆشتمان هەیە مریشکمان هەیە لەگەڵ برنج و شلەیە و لەگەڵ شابێتەوە خواردنی فاسفودیشمان هەیە. خواردنی تایبەتمان بۆ ئامادەکە بۆ مشتەرەکان بزانم خواردنی چی ماوەیە لەفەیەکی گۆشتان بۆ ئامادە بکەم بزانی چۆنە بەسەر چاو ئێستا بۆتان ئامادەکەم. ئێستا لەفێکی خۆشتان بۆکەم لەفەیەکی بە گۆشتان بۆ ئامادەکەم بۆ تێستێکی گۆشتەکەمان بکەن بزان چۆنە بەلاتان چۆنە. لەگەڵەوەی کا بۆمان ئاماداکەی بۆ باسکە بزانم ئەم لەفەیە چۆن ئامادەدان کردووە ئێمە گۆشتەکە هەروەکو باسم کرد بە فڕن ئامادەی ئەەکەین بە خەڵوز بۆ ماوەی 12 بۆ 13 کاتژمێرە لە ناو فڕنا بێت وەکۆی بینن گۆشتەکەمان ماشەڵڵا اینجا ئێمە لێرە بە شێوازی لەفەدا بەشی ئەەکەین بۆی خەڵکەکەمان ئاشنا بن بە گۆشتەکەی ئێمە بزان تامی چۆنە خۆشە خۆش نییە. مشتەرەکان زیاتر بە فاسفود حەزیان لێ یاخود بە لەگە برنج و شتا بیخۆن؟ وەڵایی ئەوەنەی کە لە ئیڤنتەکە بەشداریمان کردو بە شێوازی لەفە دابەشی ئەەکەین زۆریان حەز لێیە یعنی تا ئێستا هیچ گلەیەکمان بۆ نهاتووە و بە شێوازی برنجەکە شەر بە ئەمە تامێکی جیاوازیەیە. ئەوە چی بوو پێوە کرد؟ ئەمە سۆسێکی تایبەتە بە گۆشتەکە بەڵێ تایبەت بە خۆمانە اینجا بۆ نەشەوە حەزە لە شتێکە تێکەین حەزەکە شانی هەموو تێ بکە خارشۆری تێ بکە بەس من باسیر ناخۆم تۆزە کاوەشی تێ بکە. کاوەکەشمان هەر خۆمان بەهاراتمان پێوە کردووە اینجاوەش جەلاپینۆیە بۆ دابنێ جەلاپینۆ بیبەری خۆش کراوە زۆر تور نییە بەس تامێکی زۆر خۆشیەیە. کاتێکەمە بزانم چۆنە داسا ئەوە زۆرم بەدانای بۆی دەستی بیستە بێ ناخۆش با تامی بکەم زانم لە فەکەیان چۆنە بەجددی خواردنەکان زۆر تایبەتە مەخۆم ئەمەیەکەم زانمە خواردنی وا خۆش بۆم.